دەزانی ئەو قسەیە زۆر مفاجئەیە لۆ من کچێکە بەهاوم باسی کرد بڕاتەوی لۆ من شەروها بوو مفاجئە بوو باخەتە تو پێت باشە؟ نازانم کو قەراری لەسەردا باشە دێت و قەول نەبووسی وەرەقی لە ئاری وەرگی سەفەرەی تارانی پێ بکەین بەرێ وەڵا قەول وەها بوو بەران ئەو قسەی بابم کە باسی کرد لە بۆ بوون هەموو شتەشی لەبیر بردمەوە باشە تو قەناعەتت هەیە نێرگس ئەو منداڵی بداتەمە؟ ناوەڵا هیچ قەناعەت ناکەم ئیلا ئەگە فەرهاد زەختەشی زۆری لێ بکە بەخوای زۆر زەحمەتە نێرگس ئەوەندەی ڕق لە من دەبتەوە کوم منداڵی خۆی دەداتە من ئەمە ئەو مۆزوعی لە بۆ فەرهادی بەجێ دێڵین تێبزانین کو دەبی بەزە من پێم باشە سەفەرەکەی تاران هەر بکەین کچێ من نەبی نا ئەمە خەریکی عیلاجی خۆمان هەر دەبین ئەوە خوا دەرکەی لێکردینەوە هەر وەختەچیش خوا دەرکەی لێکردینەوە منداڵەکەی لۆ فەرهادی دەبینەوە ئەوە زۆر لەوەی باشترە کە ژنم بەسەر بێ هاهو دیسان هاتیەوە سەر مۆزوعی ژن هینانێ ئاخ لە دەستە و کەژان دەوەڵای سەفین جۆراگرە پێت ناخۆش نەبی ئەو قسەی دەکەم ئەو ژنی سیقەی بە پیاوی هەبێت کە دەڵێ ژن نانم هەر زۆر جێلە نا بابە نا تژوای لێ مەکە وەڵایی وەیە پیاوی واژنی بەسەر ژنی خۆی هینایە و کردی تێدوو ئێستا ئەگەر پێت بڵێم ناوی چێیە هەر سەر سوور دەمێنێ هەستە دەی بڕۆ چایەکم لۆ نێنێ ئەتو بە من نارێ ئەتو لۆ خۆت وا بۆ قسانە مەشغوڵ کردیە هەستە دەی هەستە واللهی خۆ ڕاستیش دەکەن نەحەقیان نییە پیاو زاڵمە غەدارە واللهی کوڕم دەزانی چییە ئەگەر ئەو خەبەرە ڕاست بی بابەت وەزەی زۆر شەڕە کوی دەرێم ئەو هەیە مامە ئێ باشە باش نازانم هەندە سەردەنی و دەبم ئێ باشە ئەو مشکلە چ بڕوویدا یا ڕەبی خوایە باشە ئەمە چ بکەین چارە چییە؟ ئێ باشە کوڕم لۆ نەهاتی زوو بە من برێ برێم چ مامە؟ باشە تو پێم برێ بابەت چ دەرێ؟ هێشتا هیچی نەگوتیا بەس دەیەوێت تاقیب مەسەلەکەی بکە کوڕم وا چاکە بە خۆم بێمەکنی و دوو قسەی لەگەر بکەم بڕک هێوری بکەمەوە ناوەڵە مامە بۆ تێ دەگەم چاوی وە تو بکەوی هەر بەجارە شێت دەوی ئاراس جێبگرە کوڕم یەک بز بابت بچیناری 24 ساعت لە دوی دەبی شێوە چوو لەگەریەتی بەسەر چاو مامە بەس جێبگرە ئاراس ئەم یەکشتم لە تو دەوێ زۆر بە وردی مراقەبەی ماری دەکەی بزانە مەسەلەکە چییە وڵایی ئەگەر معلوماتش لە ئومێدی وەرن بەس ئەویش زۆر زەحمەتە تێم ناگەینەوە زەحمەتە ئەخە یەک دوو زار لەگە ئومێدی لێم بووتە شەڕ زەحمەتە قسەم لەگە بکە عەلا کولێن دەمەوێت زۆر ئاگەر لە بار بی چونکە ئەوە ئەساسە باشە کوڕم فەرهاد پێی خۆشە هەرێ وەڵا مامە فەرهاد بەخۆی پێیگوتم منداری خۆمە و پێشکەشی توی دەکەم و دەبا لە بۆ خۆت بی باشە ئەدی نێرگز وەڵڵاهی مامە ئەوەی ڕاستی بی ئەوە هەولی لەگە دەدا بەشک و قەنەعەتی پێ بکە دەبی قەنەعەت بکە وەڵڵاهی برێم چ مامە قابلە نێرگز بە قسەی فەرهادی نەکاو لە قسەی دەرسی وەڵڵاهی برێم چ کوڕی خۆم ئەتوو بە خۆت دەزانی نێرگز و کەژار کەیفیان پێکدی نایە دەترسێم لەڕچی کەژارێ ئەو ئیشە قبول نەکە مامە ئیشاڵە ناگاتەوە حەدی ئەو جەوە بە تەمای خوای وای سەفین کوڕم درم چەند بە خەمەلوونگ و بریا بە بریاداری خوای ئیمکانیەتم هەبوایە شەرت بی لە بنی دنیایش بایە لە بۆ عیلاجی ئەنگۆم ڕەوان دەکرد خوا سەلامەتکە مامە خوا لە من نەسکینی غەمی گەورەی من غەمی کەژاریە دەنا من هیچ غەمی تکەم نییە ئای کەژار چیژ یا ڕەبی خودایە سەبری بدەی و لەو ئیمتیحانەش ڕزگاری بکەی مامە ڕزا لێ دەکەم بە تو هەندە غەمی مەمەخۆ ئەتو بە خۆت نەخۆشی و نەساغی کوڕی خۆم حکامە کە سوکاری یەکدی نینە بەرێ وەڵڵا ئەدی ئەمە خەمێ لێکدین هەر نەگرین باشە بە من ناری چێ خەمێمە هەر دەگری وەڵڵاهی ڕاست دەکەی مامە بەس ئەتو بە من برێ هەورە وەزعی کووە برێم کووە ئەوە لەگەری دەڕوا باشە مامە لەگەت کوانێ کووە بەخوای بڕەکماندیە بەڵام لە هەمووی باشتر ئەوێ دری بە ئیشەکەی زۆر خۆشە وەلەو هەندە جار منگە من جێش دەکا منگە منجی چ مامە منگە منجی کورە دەرێت لەو ژیانەی بێزارم ممچینە مامە ئەمە زۆر دڵما خۆشی بۆ ژیانەی سوارە سەفەرەکەم لە پێشە چەند ڕۆژ پێ دەچ کاک ساحیر لەوانەیە هەفتەکەم پێ بچی باشە سەفەری خێرت بی و خەمی هیچ نەبیە مش چاوم لە شەریکەی دەبی ئەمن اعتیمادی کولیم لەسەرە تووە باشە ئارازی شەکاین تو دەکە پێ ناچی
لەوانەیە ئەو سەفەرەکی سلێمانی بکە لەگە برادەرەکانی ئەدی مەسەلەی پارە و مەسروفات ئەوەیان نا عیدی تو نییە باشە ئەدی مۆزوعی بەکری ماوەندەکان بارکرایە نە بە باشە هەردەمای بارکرا خەبەرم بدێ باشە بەسەر چاو داستە بڕۆجێ خۆت باشە خواحافز چی لێ بکەم بابە وچی ڕازی نەبێ و ژنە کوڕم دەترسێم هەر بەسەری نموزە قسە لەگەلی نا وەڵڵا بابە زۆرم لەگەرگۆ زۆر مناقەشەمان کرد ڕازی نەبوو ڕازی نەبوو ئەی باشە چ بکەین بارە کو ئەوژنەی قەنەعەت پێبینی هێدار چ بکەم وەڵڵاهی نازەم ئیلاگە بابم قسەی لەگەر بکە و ڕازی بکە بەخوای کوڕم گەلک زەحمەتە قەنەعەت بینی ئەو ژنە وەڵڵاهی دایەگە ڕازی نەبی ڕێگایشکە هەیەم لەگەری بەکاربینم کوڕم ڕێگای دی چێ بەکاربینی لە بریندارانی دەڕزێنەوە بەڕاستی تەتو ئەمن خەمی سەفینی نەخۆم چێ خەمی سەفینی دەخوا نا کوڕم نانەکەی پیشەوها نابی با توش مارد لێ تێک نەچی خەمی سەفین و هەرێمی بەسنیە بزەی توش بێتە سەری ئەی بابە ئەدی چ بکەین عیلاج کوڕم مەوەی لۆ من لێگەڕێ ئەم بەخۆم لەگەری قسەی دەکەم زان ناگەمە نەتیزە چی وەڵاهی بارام ئەمن نێرگزی بناسم کە لەی هەندە ڕقا هەر کە گوتی نەنە لۆ نێرگس کچی چێە بوویتە چە هەموو شتێک دەبی بە کەیفیوی بارام حەقیتی ئەدی ئەو داچی مندارەکەی نییە ئێکچێ دیاوەش بابیان نییە بابە خۆ نەچۆ بچی دەبا ئەو جارش محاڵشکەی لەگە بکەین زین دەگاتە قەنەعات ئەرێ وەڵڵا خەمی سەفینی گەلە گەورەیە دەبێ هەمومان حەول لەگە بدەین سیفەر 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 سەلمان دەیگۆ حەز دەکەم بیبینم ئیشێکی زەرورم پێیتی نەیگوت چی وەستا پێ ناچی لە مۆزوعێکی لێکەی بی بیبلو چی بیت پێم باشە بیبینی بزانە مۆزوعەکە چییە وەستا تو دەری شتێکی دەزانی ئەو بەخۆی پێت برێ باشترە وای پێ باش بوو یعنی پێت باشە بیبینم ئیشاڵڵا مەسلحەتی تو بابتی تێدایە ئەرێ بە بابم نەرێم مشکلە نییە بەران هەر ئێستا بڕۆ بیبینە دیارە ئیشەکە زۆر بەعزەلی وەستا ئەرێ وەڵا دەیگۆ چەندی زوو بیبینم باشترە زۆر باش ئێستا بچم خۆم لەگەڵ بچمەکنی باشە بڕۆ سەلامیشی لێ باشە زۆر باشە ئیشاڵڵا کوڕم سەفین ئەمە ئەوە بە هەموو لایەکی لەگە نێرگزی حەوڵ دەدەین ئەو کە دری ڕازی دەبی و ئیقناع دەبی بابا من دەرێم خۆ ئەو مۆزوعە بە ناخۆشی نابی یەکورە کوڕم خۆمەش نارێ بە شەڕەتفەنگ هەر بەخۆشیە دوکوت ئەخ بابا نێرگزیش ناحەق نییە ئەو بەستە زمانە نۆماگا ئەو منداڵی لە زشی خۆی هەڵگرتیە ئێستا کوها بە خوت و خۆڕایی دەمانگاتی کورە کوڕم ئەدی ئەمە دۆ کە سوکاری یەکدینە ئەدی لۆ براتش تێنە ئەگە لۆ دوو ئیش ئەوها نەبی نازانم بابا ئەو ئیشەی زۆر بە زەحمەت دەبینی بینی خۆشمان بی کەژاڵ کەمەک لەو ئیشەی دوودڵە ئەو زە کوڕم ئەو هەلۆ کەژاڵی باشتریان ژنی بەسەر بێ ها ئەوەندە ژوەیە بابا بەس ئەمن دەرێم با پرسی مەلایەکیش بکەین بزانین شەرعەن جائیزە ئەو منداڵە بەنای من و کەژاڵی بکرێتن کورە کوڕم ئەمە قابلە شەکی وها بکەین بێ ئەمری خوای بی خوای گەورە چی فەرموو ئەوها دەکەین زۆر چاکە بابا دەبا فرسەتەکی وەرگرم لە دوایە ئەمنوت و فەرهاد پێکەوە دەچینەکە مەلایەکی برادەری خۆمە لەکن مزگەفتەکەی خۆمانە جیرانمانە کورە خۆ زیرەکە لە شەرع باش تێدەگا هیچ غەمن نەوی بابا مەلایەکی ئەوەندە زیرەکە زۆر عەسڵیشە دەباشە کوڕم لەگە فەرهادی دوایە مەوعیدەکی دانێن وەرنە دوو پێکەوە دەچی ئیشاڵە غەمن نەبینە ئەرێ وەڵا بابا ئەو هایدەگۆ باشە کوڕم شتی وا کو دەبێتن کابرا دەورەمەندە دەیگۆ ئەم خواخوامە ئاور لە فەقیرێکی بدەمەوە سێ دەکەم سیڤەر خراپت تێگەیان دەبێت ناوەڵا بابا پێم گۆ وتمو عملیاتی بابم 50 وەرەقەی دەوێت چی گۆ سیڤەر دەیگۆ خۆم ئەو پارەی نادەمەنگۆ ئەم دەیدەمە خوای بەشکم و بتە شیفالە بۆ بابم ئەی هەزار ڕەحمەت لە گۆڕی مردی بەڕاستی ئەو پیاوی بەهەشتیە ئەوزات سدەری بابا پارەکەی لێ وەگرین نازانم کوڕم ئەو شتم زۆر پێ قورسە بمرم بەس دینارەش لە یەکەچی وەرنەکەم بابا کابرا لە خێری خۆی ئەو ئیشەی دەکا خۆ بە منەت ناداتەمە دەزانم کوڕم دەزانم بەس ئەمە درم نامورتاحە بابا ئەوە خوا دەرکێکی خێری لێ کردینەوە لۆ سەر خۆمانی قەپاتکەن ئەقسابی نازانم چت پێ برم کو ئەم المحتاجی دەسی خاچی کرد بابا حەز دەکەی پرسەکی بە وەستا زەوهەر و کاگمامەندیش بکەیت بزانین ئەوان ستەرێن وەڵاهی کوڕم فکرەکی لێ دەکەمەوە ئەو ڕۆژ بەچی دەستم پرسەکیان پێ دەکەم بەتەمای
هەرێ دەبرێ بزانم ئەویشە چییە؟ بە شەرتەچی بەهێمنی لێم وەرگری و هەرنەچی با بە وعد بێ نە هەر دەچم و نە هیچیش بەس ئەتو دەریشتێکی دەزانێت لە من دەشاریەوە وەختی هەندێ نییە ئەمن دەمەوێت معلوماتێکی زۆر مهم پێ برێم ئێ دەبرێ بزانم چییە؟ ئەتوزان چێ لە بیدا ناوەڵا بەس شکم لەو بەکر و تاریک دەچی ئەدی لۆ واز لە مۆزوعەکەیدا وەڵا کاک سابیر گوتی واز لێبینەوە بش بە قسەی کرد دەزانی بە غەڵەت چووی مەقسەدت چییە؟ مەقسەدم ئەوەیە ئەوی لێیدا یەکەچی چێ بەڕاستیتە؟ ئەرێ وەڵا بەڕاستی بوو چێ بوو؟ سابیر بوو چێ؟ سابیر بوو کوێ؟ وەیە و زیاتریش تەنسیق بوو لەگە بەکری کردی ئەو سێ دەفتەری بە قسەی دوش پێی بڕا دەفتەرەشی داوە بەکری و زەربەی لە تایریدا و ئەم جەنابشتی بە لێداندا ئالۆ بەڵێ بەڵێ بە ڕوخسەتان جەماعەت تا دەردەچم کاک ساوی ئیجازەم دێت تەلەفۆنەکەت فەرموو. بەڵێ فەرموو. زانم بخۆم چ دەکەم ئەگەر بەجێ برای خۆت دەکەیت هیچ ناکەیت بەبێ دەنجواز بە شەریکەی لێنی کاکات و دەرەقەت بەکر و سابینی نایێت بەڕاستی پەل دەکەن دوای واللهی نازانم چ بکەم خۆ ئەوەندە شوەیە ئەوانە دەستیان گەلک دەنیژە شتیان پێ دەکەن ئێستا تو بەتەمای چ بکەین وەڵی بەتەمامە واز لە شەریکەی بینم وا هەز دەکەم سابیر بەتەمایە زەڕبەشی گەورەم لێ وا هەست ناکەی خەتای خۆتی تێدابی بەرێ وەڵا بەس تازە ئیشەکە هاتیە چارە چییە برای مەفەندی کابرا لۆ قیامەتی خۆی ئەو خێرەی دەکات خوا خێری بنووسێ بەس بۆستا زەوەرە ئەمێن هەز بە ئێحرازێکی زۆر گەورە دەکەم وا هەز دەکەم شەرمەزارم کاکە سەلمان دەیگۆ ئەو ڕۆژەی سیڤەر گۆتیتی ئەمن کلیە خۆم دەفرۆشم ئەگەر دەتەوێ شەوەی خەوم لێ نەکەتیە خوا بیپارێزی خوا لە پەنای خۆی بگری ئینشاءڵڵا دەیگۆ خوا ئەو هەموو مورک و سامانەی دایتە من ئەگەر من ئاگام لە دوو نەخۆش و چار فەقیران نەبی چ جوابی خوا بدەمەوە ڕۆژی قیامەتێ یا ڕەبی خۆیە لە ئاگری زاندەمێ دووری کێیەوە کاکە بەجێ من دەکای ناوی خوای لێ دەنی و پارەکە لێ وەردەگری کاکە کابرا دەیەوێ خێرێکی لۆ خۆی بکە دوایە لەنگۆشی باشتر بەدەست نەکەتێ تا ئاوڕەچیان لێ بداتەوە بابزانم کو دەبی بزانم ڕێکی نابینمەوە کە بچمە تارانی ئەوزە دوای لەگە تو نییە پێکەوە دەچنەکەنی و لەسەر دەستی و پارەکەیت لێ وەردەگرن بۆ ئەمانەت و نای خوای لێ دێنم زۆر چاکە ئەمیش خەبەرشی دەمەوە کاک سەلمانی بزانم ئەو دەرێت چێ دە باشە سەلامی منی پێ بگەینە برای مەفەندی دوعای خێر لێ دەکا یا ڕەبی خۆیان شفا لێ وابیشی بینی ئینشاءڵڵا بەکر دەبینێ بۆ فترەیە زۆر بشۆش دیاری نانا هیچ نییە بڕۆکەکەەوە مەشغولم مەشغولی چ ئەمە دەبینم هەر داغی لێ دەدەی بەخۆشم نازانم حەز دەکەم نەخۆشم ئێماتون نەخۆشی و ناچێت دکتۆری گاشی پێویست ناکە ئەگە سەفەرێکی لای دووبەیم کرد لە دەچم خۆ بە دکتۆرێکی پیشان دەدەم ئەگە لە سابیری نییە سابیر ناوەڵە خێرە لە سابیری دەپرسی هیچ وەلارەوە جا مۆزوع چ علاقەی بە مندای ئەتلونم دەپرسی پرسیارە بکردمە تۆ لە خۆتوڕە دەکەی ئەلا کولی نەمە دەڕۆم هەندێکیشم هەیە پاشە میزس بر شەریکی پافیس پافیسە چاو ئەلو چێ جەنابێت سوارەیە لۆ نایی بڕۆی کورە با بە وەختی هەندێک ئێمەوە تازە بەرەوە ئیمتحانات دەچین کورە زەرەر دەکەی وەرە با بڕۆین باشە تو لە چ کەمە دەڕۆی مرتانی مەلێرە ژیان بەسەبردن لە وڵاتی وچی وای لە جەهەنەم بژین دەفەرمودەی باشە تو برێ دەبی خەرجی سپرێ خەڵکی زەرە سنارە کەیف خۆتیان ئەم دەمەوێ بڕۆم کاکە تو بابت مەسوولە کارەباتان فولە نەفت و بەنزین هەمووی بەتەنگە دێتە پێش دەرکەدان لۆ چ دەڕۆی لە چت کەمە مەوزوع ئەوە نییە کاکە هەتا پارەکەی هەیە دەمەوێ بڕۆم لۆ ئەنچم لە ئەوروپای خۆشترین ژیان بەسەر بم لۆ لێ ناو تۆز خۆرێ بمرم دەڕۆی خوا حافیزت بی سەر چاوم بەس ئەمن ناتانم بێ باشە تو ئێستا لۆ نایی هەرێ بابە تو لۆ تێناگەی من پارەم نییە پارە باشە کوڕە لەولا بندیوارێک بالی فاک هیچ نییە یەک فرسیشک نابم وەرە لەگە خۆمت دەبە بە چ لەگە خۆم دەبەی هەتا تورکی عادی من لەوێ شەندێکیش بکە و چەندێک پارەت پێیا کرد یەکسێ وەروێنان زۆر زەحمەتە بەبێ بابم ئەوی شێ بکەم کوڕایی مردۆخ چ بابم بامتە بەقەدە تویش سرم شرێتان هەیە لە مارێ برۆ خۆت ڕزگا دەلۆژینێ زۆر قورسە ناتانم کەیف خۆتە ئەوە پێم گوتی لەوانەیەم لێک دو ئەفتەی بڕۆم فکرەشی باشی لێ بکەوە کاگانی ئەمن زۆر مەمنونی تومە هەروەچی گوتم خەریکە مۆزوعەکان وا تەرتیب دەدەن کاکە کوت پێ باشە با ئەو هاوی
هەرچەندە ئەمە زۆرم حەز دەکرد ئەتوو ئەو پارەی لە من وەرگری و عیلاجێکی خۆتانی فێ بکەیت. کاچ خۆ دەبا ئەو پارەیە لەوە دەرفەتە چکەلیتە میم ئەوەی مندارێک لەمانێ هەبی و کەژار دڵی پێخۆش بوو دەخوای بە زیادی فەرادی برام بۆ مندارێکی خۆی دەداتەمە کورەکەنجینە بە خۆشهاتینەوە ماوەچی دیکە فکرێکی لەو سەفەرەی هەدەکەینەوە. زۆر باشە میم ئەوەیە ئیشەکە تەرتیب بی ئەوەی لە پنە منیش زۆر گرنگ لە ئەوەیە کەواتوو گلەی لە من نەکەی. گلەی بە تۆ بەڕاستە دەوەڵڵای هەتا کاگاری ئەم لە چاکۆ پیاوەتی تو قەت دەرناچێت خواوە قسەیە تو دەیکەی کورە واجبە برای من نەدیمە برای نینە خوا لە برایەتیت کەم نەکا دەبڕاتەوی لەگە فەرهادی فەرقت پێ ناکەم هەتوو برایەکی دیکەی مەی. زۆر سوپاس دەکەم خوا فەرهادی لێ نەستینی خوا ماریشت ئاوادان کاتەوە یا ڕەبی. ئەرێ ئەوە باش بۆ بێم هاتەوە کاک سەفین داکەم ڕۆکەت نەخۆشە ئەرێ وەڵا بە تەمامە بیومە خەستەخانەی ئەگەر مەجارێتە بێ ئیشم نەبی حەزم بێ لە بەرم بێت چکە بە خۆت دەزانێت داکەم اختیار و پێویستی بە یارمەتی دەبێت. ڕاست دەکەی ئاری ژیان خواشی فایدا تۆ بەڕاستە هەستە با پێکەوە بیبێنە خەستەخانە دەواچی دەفەرما بیشتە قسەشی لێ نەمدەیهانی ناکەکسی دەباش کاک سابیر تەکلیفەکەم لە جەنابەت هەیە. خێر وەڵاهی گوتێ مەگەر ئیزنم بدێ حەزم لێ شەریکەی بەجێ بێت. شەریکەی بەجێ دێتی؟ ئەری وەڵا یۆ فەرهاد ئەم حیسنی قوستانیەکەم لە تو هەبووە. ناوەڵا کاک سابیر ئێ باشە لۆ قسەی دەکەی ئەوەی ڕاستی بی هەرێم شەرمەزاری کردیم دەترسێمە مۆزوعە نەبی و شتێکی دیکە لە گۆڕێ هەبی بڕوا بکەیت شتیوا لە گۆڕێنی کەم سەیرە قسەی دەکەی نازانم چ بێم حەزم لێیە بەهێمنی جوابم دێەوە و ئارازی کوڕشت ئەلحەمدڵڵا خەریکە پێدەگا و چیدی ئیشت بە من نابی لە شەریکەی. ئەو قسەیە تو دەکەی تەئکیدم ئەو ماستەم وە چ تێدایە. تەئکید بە هیچ تێدا نییە. ناچتە مێشکم هیچ معقول نییە. چ معقول نییە؟ وازینانت لە شەریکەی دەزانی چیە کاک سابیر؟ بێدەنگ تکایە بێدەنگ تەحملی ئەو قسانە ناکەم مێشکم زۆر ماندیە وازم نێبینە بەتەنێ دەمێ بەتەنێ دانیشم. باشە ئێستا دێمارێ بە من دەرەی ئێستا باشترین وەختە بالە بمینێ بەکرد ئەو جەوە چییە؟ لۆ شتی هەیە؟ کورە ئەگیکو بارێک بەڕێوەیە 2 کیلۆ تریاش تێدایە بەڕاستیدا لۆیرە دێ؟ لۆ جنوبە بە خۆت دەزانی لەوێ باشتر دەکە و فەوزاشە ئەمە عیلاجی و بارەی دەکەم بەس کەنجی دەگات حدودی ئەگەر لەگەرم پێک بێ پێت دەرم پێک دێ باشە لە شەریکەی دام مەزرێنەوە بمکە نسبە ئەدی چ لە سابیری دەکەی ڕستقم لەکن سابیری نەما مەسەلەکە زۆر لەوەی گەورەترە باشە شەرت بە قسووریت لە بۆ نەکەم بەس ئیشەکەی لەسرە خۆ بکە و بەکرد تێنەگە خەمت نەبی بزانە کو بەکر و سابیرت لە بۆ تەفری تو نادەکەم ئەمن حەقم نییە یەک مندار لەو مارە بیستە درم خۆم دەشتێنم چ دەکەی؟ خۆم دەشتێنم یەک تەنەک نەفتی بە خۆمدا دەکەم. وەڵا بابە نێرگەسخان هەر ئەو قەوانە مابوو جێمان لێبی لە زەناوت. ئەمن پێم گوتی منداری خۆم نادەمە کەژە مشکەی. ئەکسێ وجدان زەمیر دین قەبر قیامەت کچێکی چ لەبیر نییە؟ ئەمن ئەو شتانە نازانم چیدی لەسەر ئەو مۆزوعی بڕۆی دەڕۆم بە چیت دێرم. وەڵا بابە هەر ئەو بەس بە مابوو نێرگەسخان ئەو زۆر پاشەشە مندارم بەزێشم نایاری. دیارە تو فشەت پێ دێ. یعنی ئەتوو بە تەمانی هاوکاری بکرێتە ئەو خەمە لەسەر شانی سەفین بلابین؟ نەخێر بە تەمانیمە. نێرگەز دۆخوات پێ دەرێم ناچارم مەکە پەنا لەو شتیت کە بم. زۆر دەمکوژی بشم کوژی و ئاخر قسەمە. کاک سەلمان زانی شەرمەزارتە نازانم چ بکەم. کاکە هیچ مەکە باش دوعای خێرەوە بابم بکە بەشکم خوا شیفای لەوە بنێری. یا ڕەبی خوا شیفای لێ بنێری ئینشاءڵڵا. برای مەفەندی ئەمن ئەوڕۆ نییە کاک سەلمان دەناسم لەوەتەی بەبیرم دێ لە ئیش خێری قسووری نەکردیە. ئەخر وەستا جەواب چەندی فکر لێ دەکەم و لە بۆ من زۆر قورسە نازانم چ بکەم. برای مەفەندی ئەو قسانە چێ دەیکەی؟ ئەلحەمدوللا خوا زۆری دایە دوای ئەگەر ئەم نەیبەخشم لۆ خوا مار و مندارم تەفرتونا ناکە؟ کاکە مادەمە چی وایە کاکە بە قەرد بندەنێ کەی خوا ئاوری لێم داوە قەردەکە دەدەمەوە. دەباشە ئەگەر هەت بوو ئەوە بمدەوە ئەگەر نەشت بوو ئەوە گەردەن خۆش و ئازاد. کاک سەلمان هیچ قسووریت نییە هەر ئەوەندەمان پێ دەکرێ برین یا ڕەبی خوال و مار و منداری خۆت بێری.
وەستاد زەوەر برای مەفەندی کاکە کوڕێکی جاحێر ئەوەل عومری بی لەو تەمەنەی کلێکی خۆی بفرۆشی لەبەر خاتری بابی خۆی بکاتە نیوە ئینسان ئاخر پیا و کو زەمیری ناجوولێت دوای ئەوە معامەلەکەم لە خۆم لەگە خوای گەورە دەیکەم و تاکیدیشم مادام معامەلەکە لەگە خوای گەورەیە ئەو قەت زەرەر ناکەم ئێ بابە چی لێ بکەم نازانم وەڵڵاهی بیکوژم خۆ ناکوژم نا کوڕم نایش ئەوها عیلاج دەکرێ و عیلاج ناکرێ ئێ نازانم چی لێ بکەم دەستێن بڕشکە زەختی لێ بکەم شەیتان بستە بنجێ و گاڵتێ بێت ڕاست خۆی بسووتێنی هەوکە من نازانم لعنەت بە شەیتانی بی هەوکە ئەو خۆشتانەی ژنانکەینێ دەبڕێتەوە وەڵڵاهی نازانم ئێستا نازانم چ بکەین عیلاج چییە کوڕم دەرێم بڕشکە سەری لەسەر بگرە بەڵکە دری نەرم دەبی وەڵڵاهی بابۆ تێبنەوەی ئەو ژنەی بناسن ئەوەندە کە لە ڕقە ئەوەندە کە لە ڕقە زۆر زەحمەتە قەنەعات بینی باشە دەرێم کووە بە بابی بنێن بەرکە تەسیری لێ بکە نەکەی بابە نەکەی بە قوربان شتی وها نەکەی بە قورئانەوانە بۆ وەزعی بزانن ئەو گەڕەکەمە ڕوودەینە سەری یا ڕەبی خودایە چ بکەین نازانم ئەوەندە لۆ بە ئێش و ئازار و بەخەمم بابا دەرێمە گە بچینە ویلادەی یان بچینە حداسی دەبی مندارێکمان بەدەست نەکەوی بمان دەنێ لۆ سەفین و کەژار بینەوە لۆ خۆیان بەخێوکەن کورە کوڕم پاروو لە دەوی بەربیتەوە بکەویتە کۆشی قازانس حیسێ بە ئەمە لۆ لەو گۆڕی مندارە عالەمێ بخێوکەین ئیتوبی سەدقات باشتر نییە ئێوەیەوە ئەوەندە ژوەیە بەس بۆچی ئەو ژنە قەنەعات نەینی دەزانی چەندت لە دوودایە هەرچی گۆتیتت باشە بەسەر چاو حتا ئەو هات لێ هات لە بات بابە مۆزوع ئەوە نییە وەڵڵا ئاخر ئەمن خۆ هەموو ڕۆژێ ئەی بەلۆ من ئەمون دەمیام دەودەدان لەگەڵ ژنەی بکەم وەڵڵاهی کوڕم لەوەتەی بەبیرم دێ ڕۆژێک نەمدیت دوو قسەی خۆش لەگە یەک بکەم بۆنی خۆشەویستی لێبێ هەر دەودەوانێ و چەقەچەقتان بووە بابا من لەبەر معمەل و کاسبی و غارەغار و هاتوهاواری ئەو دەمدارەی خۆشەویستیم لەبیر دەمینێ قسەی خۆشم لەبیر دەمینێ بمە چەند پارچەیاوە ئەوکە عەلا کولێ بە نەرمی بە توندینا ئەو هات فێر کردیە ئەوەی لەسەر سەبرانە لەسەر خێرانە بەڵکە خوا دەکەم محاولەشکێ لەگە دەکەین دێتە ڕایە ئینشاڵڵا بابا ئینشاڵڵا ئەمن نێرگزی بناسم قەت ڕازی نابی ئەتو بلێ فەرهاد تەکلیفی لێ بکە و ڕازی نەبیتم زۆر زەحمەتە ئەو هەر لە ئەوە لێوەڕقی لە من دەبەوە بابە تو ئەوەندە ڕەش بینمە بە ڕزادێرەکەم بزانەوە شەیان ناتوو بە خۆت باشتریش دەزانی کە باشە دەی ئەم هێوارێ فەرادی دەبینەوە بزانم چی کردیە نازانم ئەمن عەقلم ئەو ئیشەی ناگری باشە تو ئێستا ناتێ بە مندارەچی مارەکەمان ڕۆناک بیتەوە ئاوادان بکتەوە با بەڵام ئەو منداڵی خۆمامی باشترە بابە ئەوەش هیچ فەرقی نییە منداڵی فەرهادی چێ ئیمنی چێ هەمووی هەریەکە باشە سەفین دەڵێم سەرچ لە ماڵی با من دەم بەش و هەندێک ئیسراحەت دەکەم زۆر باشە ئەمش لەگەرت دێم سەرشیان لێ دەدەم ناوەڵە ئەتوو بڕۆ سەرک لە ماڵی با من دەبزانێت چیان کردو لەوە مۆزوعی دەباشە دەبانانەکەی خۆی نەزوبەکە ئەو خۆ دەڕۆی دەباشە دی کوڕم هەرێ ئیشی سەفینی تەواوی مشکلەی حەلبی ئینشاءڵڵە خەمەش لە تو دەکەم هیوادارم ئەو جارە بەجددی بی بەجددیە کوڕم بەجددی بەنان دەبێت توش خەمەش لە خۆت بخۆی خەمی چ بابە کورە کوڕم فێرە سنعاتەک ئیشە کارێک بە ئەتو سبێ ڕۆژێ مارومدارێ بە بەخێر دەکەی بە من نارێ خەمت نەبی نا ژن بێ ئیش بەخۆی دێ ئاها کوڕم دەبی وعدم بدەێ ببێ پیاو دەست بە نوێژان بکە دەست بە کار و کاسبی بکە واز لە ئیشی قۆڕ بینە واز لەو برادەرە خەراپانە بینە بابا تو ژنەکەم لەبۆ بینە وعد بی دەست و دگورد و نوێژم ببتەشا کوڕم ئەتو هەتا هەم کە سەبرت گرتیە بڕە چیت کە سەبر بگرە وعد بیشتنەک لۆ بینم لەو هەولێرێتان بی ئەمنیش ئەوەم لە تو دەوێ بابا باشە کوڕم عەمر درێژ بەسەر چاو ها کوڕم ها هەریم ئەو پارەی لە خۆت بکە مەسرف وەڵڵا دەستت خۆش بی بابا زۆر مەمنون کورە بە قورعانە تو زێر زێر ئەو ئەمن جارێ دەڕۆ ئەوە چێ بارە ئەوڕۆ دەتبینم تۆکن نەرمە کسێ چ بکەین زاحێرە دەبی بە نەرمی بە خۆشی لەگەری بجولێنەوە هەتا تووشی مشکلەتی نەکردینە ئەدی بارە ئەو ها باشە بە نەرمی لەگەری بجولێەوە هەر ئەو تووڕۆ توندێمەنی ئەو ها ئەو کوڕەسەری لێ شێوایە ڕاز دەکەی خانم وەڵڵاهی من لە دەستیان مردم دەرێم یا ڕەبی دەبی ڕۆژەکە من نامەچ بە ئیسراحەتی بخۆم بخەوم وەڵاهی بارام وایە مندار ئەگەر گچکە بوو خەمی گچکەیە ئەگەر گەورەش بوو خەمەکەشی لەگەر خۆی گەورە دەبی وەڵڵاهی خانم من هەر دوعای دەکەم یا ڕەبی خودایە دووریان کەوە برادەری خەراب لە ڕێو عەمەلی شەیتانی خوایە ساڵحیان بکە یا ڕەبی الله ئامین فترەکە مشکلەوەکی بارانی بەسەری بامندا لەباری ئەتو پشتی ویگری باشترە ئیشەکە لەوەی چوویتە دەری کو کاکە مشکلە هاتە ناومانێ بەدێت تو بەتەمای چ بکەی حەز دەکەم بابم لە کۆڵانێکی غاردەدا ئەو سەری قەپاتە دەبی بگەڕێتەوە جێی خۆی ئەگەر هەر گەڕانەوە بی مشکلە نییە
ئەم لە ترسێ مەزعشی بەسەر بێت و سەری نەبی. ئەدی باب خەریشی چییە؟ خەریکە دەکەی خێمانێ دەبتەوە. کو؟ کابرایەکی خوێرخواز لە ڕێی وەستا زەوهەری ناسمان. دەرێ عەمەلیاتەکەی بابت هەم لەسەرمە. ێ باشە هەر لەو گۆڕێ. دەرێ ئەم زۆرم هەیە. لۆ خێری داک و بامەوە خێری دەکەم. لەلایەکی زۆرم پێ خۆشە. لەلایەش وەڵی زۆرم پێ ناخۆشە. لەبەر چێت پێ ناخۆشە؟ لەبەرەوەی پێم ناخۆشە چونکە بابم بە ملیۆنەها دیناری هەیە ئەو جێ یارمەتی نادا. کابرایەش نەتیجوو نەناسی لۆ بێ یارمەتی بدا. هەرگوێش مەدێ. مهم ئەوەیە ئیشەکە بکەی. دوای ئەمەش دەزانین بابت گەلوویەک لێی ناکە. سیوەر ئێستا هەموو عالەم حەسوودی بۆم دەبا. دەڵێ ئاراسی کوڕی سابری وەزعی فولە. باشە ئەم چ لە مار و مورک و سامانی بکەم وەش یەک دقەی ئیسراحەتم نەبی. کەچم نێرگس سەرهەرینە خوای ببینە بەخوای بە حەزەتی هەیە ئەو چاکەی لەگە سەفینی بکە. ئەتۆ بە چاکە دادەنی مندار لە بەزگم هەرگیرێ؟ کچمە تو پێ شەشەکی دیت هەیە چقەی یەکیان بۆ لۆ سەفینی بیچی تێدایە. بەخوای ڕازی نابم منداری خۆشم نادەمە کەس. کچم بەخوای بە سەفینی دەرێم هەموو ڕۆژە لۆت بینتەوە ماوێ تێر بۆنیکە لە باوشیکە ئەوزە بینێرەوە. مامە چیدی تەکلیفم لێ مەکە وتم نایدەم یعنی نایدەم. یا ربی زۆر شکر الحەمدلله کچمە ئەمە لۆ خزمی یەک دینەگە لۆ دوو شتی ئەو هانەبی. باشە تو ویزدانت قبور دەکە من نۆ مانک منداری لە زجی خۆم هەگرم و دوای بدەمە خەرچی؟ کچم سەفین لۆ خەرک ئەدی شوبرات نییە؟ هەرچبی ئەم منداری خۆم نادەمە چاوی خۆشم ئەجەوازم لێ بینە. یا ربی خدا کەتی لە چ زەمانەکی وەرە نەسیلەی ڕەحممایە نە چاکەمایە نە خێرمایە چاکە هەروەر ناگەڕێ. ئێستا من مندارم نەبا کەژاڵ منداری دەدایە من؟ دەزانم چیزم دەزانم مەوزوع کەژاڵە سەفین نییە. مەوزوع هەر چێ بیتن ئەم منداری خۆم یەخسیر ناکەم. باشە کچم باشە مارتاوە خوا کاردڕاست بینی. هەورۆ کوڕمە تو برادرایەتی لەگەر هەرێمی هەیە؟ وەڵاهی بابە وها نییە هەر سەر پێیە. باشە سەر دێتدا دێتە دوکانێ؟ دە پاز ڕۆژ زارێک ئەگەر بێ کاتەچ دەخری و بڕۆکە چ دادەنیشت چایەچ دەخواتەوە. بەس بابە تو پێم برێ ئەو پرسیارانە لۆ دەکەی؟ کوڕم حەز دەکەم نسعەتەکەت بکەم. دەبرێ بابە. هەتا پێت دەکرێ لەگەر ئەو هەرێمی نەگەڕێ. وەڵاهی بابە ئەمن عیلاقەی ئەوها بە قوتم لەگەر هەرێمی نییە. حەز دەکەم ئەوەندە ڕووی مەدێ کوڕی خۆم هەرێم ئی ئەوەی نییە مەرحەبای بکەی. زۆرم پێ ناخۆشە ئەو هەیە تاکیدم مامبارام زۆر گیری خواردێ بەدەستی. ئەرێ وەڵڵا هەند لێ بێزارە هەند لێ بێزارە حتا خوا دەرێ بەسە. شەردی بابە لە قسەت دەرنەچم ئەتو کووت پێ باشەم نەوها بکەم. ئەمە درێژ بی کوڕم یاخوا ئەمە درێژ بی کوڕی خۆم. ڕاستە هەرێم کوڕی پلکتە کوڕی خۆم. بەس پیاو ئەگەر بە تەنیشت کوورەیدا تێپەڕی پڕوشتی پێدەپەڕی ها. وەڵاهی بابە بەس ببینە هەرێم لەگەر زەلامی کو دەگەڕێ بێزل لە خۆ دەبیتەوە. دەزانم کوڕم دەزانم لە هەموو شت ناخۆشتر لەو دنیای ئەولادی ناسالحە. سەفین دەزانی شەرمەزار بوویمە؟ نا برای خۆم نا ئەم وەزی تو زۆر چاک دەزانم لۆیە هیچ گلەیم لێتم لێت. وەڵڵاهی نازانم چی لەگەر بکەم ئەوەندەی حەولم لەگەردا ئەوەندەی ئینام بردم ڕازی نەبوو ڕازی نەبوو ڕازی نەبوو. گورە کاکە هەر جۆشی مەدێ قابیلە من لەبەر خاتری خۆم مالی تو تێکدام. سوپاس دەکەم توخوای لە بەدری نەبی کاک سەفین. نا بابە نا فەراجیان ئەم هیچم لەبەر دلی نییە بەس ئەم دەبی ڕێگایشکە بگرمە بەر هەر نانە لەبەر خاتری کەژالی. سەفین برام هەرچی پێم بکرێ قسووری لۆ ناکەم بەخۆ. کاکە من زۆر سپاسی تو دەکەم بەس حەز دەکەم لەمە پاش ئەوەندە لەگە نێرگزی چەند و چونان مەکە و گارەگاری مەکە کاکە ئەویش ناحەق نییە منداڵی لەبەر زرجی هەلگری زۆر قورسە. سەفین بەخوای مەوزوع ئەوە نیە برام. کاکە دەزانم مشکلەکە لە بینی کەژاڵ و نێرگزیە. چ بکەین سەفین برام وچی ئەوانە کەیفیان پێکنێ؟ برە کاکە ئەگە ئەم تو تەواوین مشکلە ئەوان نینە. سەفین خەبەرەتشم پێیە؟ خەبەری چ فەرهاد؟ دەربارەی شەریکەی دوای پێت دەرێم. فەرهادە من ڕازی نیمە. کاک سابیر ڕازی بی باشم تااقەتی شەریکەم نەمایە بەڕاستی. باشە تو واز لێرە هینا خەریکی چ دەبی یان چ کارەکی دەکەی؟ خوا گەورەیە ئیشێک هەر دەبی. دەترسێم لەگەیە چریکە ڕێک کەتبی. قەناعەتت هەبی کاک سابیر لەگەر کەس ڕێک نەکەتیم. برێ وەزعی بابت خراپە. وەڵا کاکە کوی برەی خراپە. ئارەس ئەمن تەشجیعت ناکەم لە گەورەی ئیدانی بەرام بەجێ من دەکەی مەبلەغت پارێ لە بابت وەردەگری و خۆت قوتار دەکەی و دەسێلایەکی. کوورە کاکەوە بابم بەتەمایە ژنم لۆ بینی ئەوزە بنێتە خاریست. دەبی وەزعی بابت زۆر خراپ بی لێ داوا دێتەکە ژنی بینی. ئەمنیش هەستم بۆی کردیە. ئەدی بابت لەگەر سواری چی کردەوە؟ جارێ هیچ بەران سوارە زۆر کزە و کەمیژێت شەریکەی. ئارەس بەجێ من دەکەی ئەتوو بڕێک لەو مۆزوعای دووربی باشە.
بۆتانەوە بەڕایستە کو لە مۆسوعی دوور بوو نا ئاراز نا ئەمن مەقسەدم ئەوە نییە دەترسێن بابت زەربەشی لە سوارەی بدا و بەسا هێندەش ئەتوو بکەوێ حەبسخانەی ئەوەندە شوێنە ئەدی باشە وەزعی بابت لەمارێ کووە وەڵا کاکە خراپە هیچ لەگە شیرنی قسەی ناکەم ئەوێ ڕۆژی ئومێت هەربوو هەر بە شاپان دەری کردوە دەری ئەدی ئەتوو لەو ناوەی وەزعت کووە ئەمن بێدەنگم بابیشم دەرێ خۆ دوورکەوە لەو مەشاکلانە بەخوای ئەمن زۆر دەترسیم ئەتوو لەو بینی خینەکە لە سەردانی ئەوسا دەستم لە خینەکەی شوشتیە زەحمەتە پێم تاوا بکرێ بێهیوا مەبە ئەو هادەست بە خۆت داشۆر مەکەوە هیمەتە چی بکە بەخوای تازە تاوا بەس دریشم نایە بابم برێم بابا بابا هەرێم تەلەفۆنی کرد چی دەوێت دەرێ لە مارکە شورتە ژیرایمە بگەنە فریا تۆ بەڕاستیتە ئەرێ وەڵا نێگۆ لەو جیرایمە چی نەگوت کوڕم دەزانیت چ بکە لۆ فەرهاد و سەفینی برا تەلەفۆن بکە فەوری بگەنە ئێرە دەی کوڕم دەی خێرا باش دارم ئەوە چ بۆ دیسان چ بووە دیسان هەرێمە فەندی جیرایە ئای کۆرە بم دەبی چی کردبی چ بکەم من دەزانم چی کردیا کوی سڵاحەتکانە من هەڵگرتیا ئەی هاوار ئەدی چ بکەیت دەبیری چ بکەینەوە تەلەفۆنی بە هیوام گۆلۆ سەفین و فەرهادی بکە بگەینێرە بزانین مەوزوع چییە یا ڕەبی خوایە زۆر شکر ئەلحەمدولێللا ئەشهەدو بالله کابرا پیاوە کورە پیاوە کورە کوڕی پیاوانیشە ئەو جێ ئێستا هاتوو بەتەمای چ بکەی واللهی بەتەمامە بینەچیت کە بیری لێ دەکەم و ئیشەڵە نای خوای لە دەمینم و پارەکەی لێ وەردەگرم و سەفەرەکەی دەکەم واللهی بەجێ من دەکەی هەر ئەو شۆ دەچی پارەکەی لێ وەردەگری و سبەینی لەگە زیندی بەیانی دەڕۆی کورە ئەخر نابی نا ئێکاکە لۆ نابی خوا نەخواستە خۆی مشکلە نییە کورە کو مشکلم نییە ئەرێ وڵا مشکلێکی ئەوەندە گەورەم هەیە خوا عەفوکە ئەو بەڕاستیتە مشکلەی چی کورە مشکلەی خۆم نییە خوا عەفوکە مشکلەی سابری برامە سابری برات بەرێ سابری برام ڕەحمە لە بابت دایهمالیکە سابری برات ئەتوی بە برای خۆی دەزانێتەوە تو خەمی لێ بخۆی سابیر هەر کۆچی بی برامە بڕبڕی پشتمە ئەمە ناتانم پشتی لێ بکەم باشە مشکلەی سابری چییە سابیر مشکلەی لە مارە لە شەریکەیە وقتی دەگەم ئەوزارە ئاخیریتی ئەوجا تۆ بتەمای چی لۆ بکەی والله هیچی لێ بکەم ئەوی لە توانام دەبی لۆی دەکەم میم ئەوەیە ئاراسی برازام تووشی مشکلە نەبی یا ڕەبی خوابی پارێزی بەڕاستی درت فەرەوانە برای مەفەندی کورە مامان دنیا چی تدانیە برا لە بەبرای ناسە دەرێت چاوەکەم هەستا دەستکەدارە چ هەموو لە چی بچێنە آخر بابا ئەو مۆزوعە ئەوها عیلاج نابی کودە دەستت بەرکی بەها هەموو ئەتۆ ئەو کوڕە دواسە شێت کرد هەندی لەسەر سەری هاوارکەی ئەمە وەم لێ کردیە ئەمە گۆتە بچیرە بازارە ڕسمی کچان بگری ها بابا چ دەرێ من ڕاوەستانە حەزێک ئێستا لە ژۆی دەکەم بەداران هەموو قەلبی بردو هەڕادە کاکە فەراد ئەو مۆزوعە ئەوها چارەسەر نابی ئەی هەوار کورێ بابا دی کو چارەسەر دەبی چوە لە بازاری بە مۆبایل ڕسمیکیش عالەمێ گرتیە چمان نازانێ عالەم سای عەز و ناموسە ئەشهەدە بالله بە قورعان و جارێک خوا قوتاری کردی جارێک کە بینن دەش کوژێت توش دوژمنداریشمان دەکەم ئەشهەدە بالله حکوومەتم لە دەستی کوڕم تۆ بەجێ دێهێلی چ دەکەی ها بابا هەزار کەسی دەناسم هەزار کەس دەمناسی سمەزەیەکی شێ دەکەم ئێ باشە ئەتوو هیچی خراپ لە سابری دیتیە بابا دەبەردەچی لەسەردانی ڕەحمە لە داکو بابا کورە کوڕمە بۆ لەوەندە ئازاری من دەدەن ئی بابا کەی ئازارمان دەی وەڵڵا تو عەنتیکەی خۆش بی هیواژە بابا خۆ کفر نییە ئەوی شەی ناکەم ئیشەشکە دەکەم بەخوای مەوزوع ئیش نییە ئەم بۆ شتەکەیەنی دەشارنەوە بابا باوەڕت بە من هەبی هیچ لە گۆڕەنی هیچ شی لێ ناشارمەوە باشە کوڕم باشە با قسەی تووبی چی بابا دەی باوەڕ بە من ناکەی بەردەچی لە سەردانی ئەو مەوزوع قەبات کرد